ئێستا کە ئەگەر برێنە ئیمام شافعی شتەکەی پێدەرێن مێمۆری هەموو کتابەکانی تو لەناو شتە چۆن کۆ کە خەزن دەکرێتن پێی سەیرە ڤێرژێنەک ئەوەندە بە بلوتوتیش نەقڵ دەکرێتن بە 2-3 دقەی ئەوە لەوانەیە عەقڵی ئەو کاتی تەقەبولی ئەو شتەی نەکردی بیتن لێیەکە ئێستا ئەمە کە وەکو بەشەریەت کە گەیشتینە هەندێک شتی لەوانەیە ئەوانەی پێشتر نەگەیشت بینێ دلیل نبووە خۆشەکەی لەوەیدایە کە پێغەمبەر باسی صلی الله علیه و سلم باسی هەندێک شتی کردیە کە لەو زمانی وجودی هەر نەبووە یعنی کاتێک کە باسی باشتی دەکاتن لە دیوی ژۆرە دیوی دەرێ دەبینی وەکو خانی شوشە ئێستا کە دەیخینینەوە بە ئاسانتر تێدەکەین بەڵام ئەو کاتی خانی هەموو قوڕ بووە یعنی کو لە ژۆرە دەرێ دەبینی لە باشت خانی وای تێدایە کە لە ژۆرە دانیشتی دەرێ دەبینی ئەوە بە عەقڵی ئەو کاتی شتێکی زۆر زەحمەت و سیر بووە یان مەسەلەی ئیسرا و معراج یاخود زۆر بابەت کە بە یاخود باسکردنی بەحر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە حیاتی بەحری نەدیتیا یان باسی دروستکردنی خەڵقی ئینسانی کۆرپەلەکە لە قورئانی ئەوانە ئیجاز طبینە يعني دلائل النبوة أواني كبيغمبر صلى الله عليه وسلم بفرموده قوتيتي إعجاز قرآن كانش أواني كلا فرموده لا قرآن بيروسيا میهرەبانی دڵسۆزی و لێزانی